من ئەم شەو باس لەوە ئەکەم چۆن شیکاری دەرونی خۆتەکەی. ڕاستیەکەی کێشەیەکمان هەیە، خەڵک ئەچێ بۆ لای کەسێکی تر بۆی هاوکاریکە، بەڵام ئەم کەسانە ئەکرێ خۆیان تۆزێ قوربانی بن، خۆیان زۆر جار یارمەتی خۆیان بن و کێشەکانی خۆیان حەلکەن. یەکێ لەو زیرەکیانەی هاوارد گارنەر باسیەکە لە بردۆزی زیرەکیە جۆرا و جۆرەکان ئەوەیە خۆناسیە. شتێکمان هەیە بە ناوی ئەڵێن ئەی باشە زیرەکی ڕۆحی هەیە. من ئەمە هەڵەگرم بۆ کۆرسێکی تایبەت باسی زیرەکیەکەم. ئایا ئەمە چەندێ عیلمیە کە زیرەکیەکان جۆرا و جۆر بن، بەڵام ئەمێ ڕاستیەکت پێ بڵێم، تۆ ئەمەی کە هەیت ئەمە دەستە، ئەوە مێشکتە، بڕیارێک هەیە دەرەچێت لە شوێنی بڕیاردانەوە. ئایا ئەڵێ ئەوەش مێشکە؟ ئەوە تۆیت، چونکە ئەوە تۆی ئەڵێ مێشکم، کەواتە تۆ شتێکی باڵاتریت. ئەمە شتێکە کە ئیتر لێرە زانست قسەی پێ نامێنێت، توێژینەوەکان قسەیان پێ نامێنێت، دەرمزانی قسەی پێ نامێنێت. لێرە دیپاک چۆپراڵێ کە زانایەکی بایۆلۆژیە، ئەڵێ ئێمە ئەزانین بڕیارێکیەت، بەس بڕیاردەرەکە دیار نییە. واتە ئەگەر تۆ لە نێرۆلۆجیا علمی عەساب هەموو زانایان و هەموو ئەجهیزە پێشکەوتوەکانی دنیا بێنی، خودی ئینسانەکە هێشتا بنە، بڕیارەکە لەکوێوە دەرەچێت؟ ئەوە تۆیت، ئەوە تۆ ئەسڵیەکەی. ئەمە جیسمی تۆیە، ئەمە مێشکی تۆیە، ئەمە نەفسی تۆیە، ئەمە قەلبی تۆیە، ئەمە عەقلی تۆیە، ئەمانە هەموو هی تۆن. ئەی تۆ کەواتە خۆناسی وات لێ ئەکا تۆ خۆت و شتەکەی خۆتی لێ تێک نەچێت. چۆن ئینسانێکی نەفام خۆی و پارەکانی تێکەڵە بن، نازانێ ئەوە پارەکەیەتی، هەتا ڕۆژێ ئەکەوێتە مووقیفێک، بۆ نمونە پێی ئەڵێن دەی تۆ تووشی نەخۆشیەک بوویت، چەند ڕۆژێکی کە ئەمریت، تۆ تووشی نەخۆشیەک بوویت چەند ڕۆژێکی کە ئەمریت، ئەو دەقەیەدا ئەچڵەکێ نا من شتێکی کەم، ئەو شتانە شتی منن، ئێستا ئیترەوێ بەجیان بێڵم. زۆر مهمە تۆ لە قوڵایی بیرکردنەوەکان تا بیر لەم شتانە بکەیتەوە، ئەمانە شتی تۆن. بۆیە لەم بابەتە قوڵەوەدا ئەبەزم بۆ شتێک کە تۆ بتوانی بە ئاسانی ڕەفتاری لەگەڵ بکەیت. بەڕێزێ وتبووی من خەریکە مێشکم ئەتاتە کاتێ بیر لە خۆمەکەمەوە. نا بەڕێز، ئەمە گەشتە. تۆ ئەبێ چێژ وەرگریت، تۆ ئەبێ هەوڵ بەی چێژ وەرگری، بزانی تۆ کەیت، بۆ هاتووی بۆ ئەم دنیاە، ئەبێ چی بکەی، تۆ بەچی دڵخۆشەبی، بەچی دڵتەنگەبی، تۆ چۆن ئەبێ ئیدارەی خۆت بکەی، تۆ چۆن ئەتوانی ڕێگەی خۆت بگریتە بەر، تۆ چۆن ئەتوانی ببی بە مرۆڤێکی ئاسوودە، تۆ چۆن ئەتوانی کێشەکانی خۆت چارەسەرکەی. کی ئەڵێ تۆ نەخۆشی دەرونیت نییە بۆ چارەسەری ناکەی؟ کی ئەڵێ تۆ کۆمەڵێ نەخۆشیت نییە کە ئەگەر وەکو ئەهلی تەسەوف بیڵێم دڵت نەخۆش نییە، دڵ ئەم دڵە جیسمیە ناڵێم، ئەم دڵە جەستەیە ناڵێم کە پێ ئەچێ کۆلسترۆلە بەرز بێ، من ئەوە ناڵێم. کی ئەڵێ دڵ و دەرونی تۆ نەخۆش نییە؟ کی ئەڵێ تووشی خۆ بە گەورەزانی نەبوویت؟ کی ئەڵێ کێشەکەت ئەوە نییە تۆ خۆت بە کەمەزانی؟ کی ئەڵێ کێشەکەت ئەوە نییە تۆ تووشی کۆمەڵێک گوناه و تاوانی زەینی بوویت، کۆمەڵێ خۆ عادەتی خراپە گرتووە؟ کەواتە شیکاری خۆت واتە ڕزگاری خۆت، بەختەوەری تۆ پەیوەندی بەمەوە هەیە. جا با لێرەوە دەست پێ بکەین. فرۆید بەدەر لە بۆ چوونە کەسایەتیەکانی خۆی مافی خۆیەتی لە ژینگەیەکی تایبەت ژیاوە، لە سەردەمێکی دیاریکراو ژیاوە، بەڵام فرۆید کۆمەڵشتی گەورەی باس کرد. فرۆید کاریگەری هەیە لەسەر فەلسەفە، فرۆید کاریگەری هەبوو لەسەر دەروونزانی، فرۆید کاریگەری هەبوو لە تەنانەت سینەما، هونەر، کاریگەری لەسەر هەموو شتێکمان دروست کرد.
ژیانی ئەمڕۆ کاریگەری لە کۆمەڵە کەسایەتی وەرگرتووی چەند فرۆید. ئەمە شتێکە نەقۆڵی لێ ناکرێ، ئیتر تۆ ئاینەکەیت بە دڵنیە بیرکردنەوەی بە ئەو مۆزوعێکی کێ، بەڵام بام باس لەوە بکەم کە قوڵترین بابەت کە فرۆید باسی کرد ئەوەیە تۆ بیشی تەڵکاری دەرونی بکەیت، واتە دەرونی ئینسانەکە شیکەیتەوە. فرۆید چییە کە ڕێگاکەی فرۆید زۆر ئاسانە کە تۆ بۆ خۆتی بکەیت. نەخۆشێکی دەرون، تەقەن فرۆید پزیشک بووە و زۆر شارەزا بووە لە داو دەرمان، لە دەرمانی گیایی، لە ئەنواعی چارەسەر. کەسێک چوو بۆ لای فرۆید تووشی گرفتێکی دەرونی هاتووە، فرۆید ئەیوێ سەری لێ دەرکا، لەپرسێ خەوی چیت بینی، خەوەکانت چۆنن، لێ پرسێ مناڵی چۆن بوو، کێت ناسی، ژیان چۆن ئەگوزەرە، ڕووداوەکانی ژیان. ئەها ئەم نەفەرە ئەگەڕێنێتەوە بۆ ڕابردووی خۆی، ئەم نەفەرە ئەیەوێت لە کۆمەڵێشتەوە کە لە ناخیەوە سەر هەڵێن لەوانەوە سەر دەرکا بزانێن دەرونی ئەم ئینسانە چی. جا بەڕێزان، ڕێگای زۆر باش هەیە بۆ چارەسەری گرفتە دەرونیەکان. واتە من ئێستاکە بەلامۆشی تەڵکاری دەرونی ڕێگایەکی قورسە بۆ چارەسەری دەرونی نەخۆشی نەفسی و زۆری پێ ئەچێ و ڕێگای سەریعتر هەیە. بۆ نمونە ئەگەر ڕۆژێک کەسێک فۆبیای هەبوو هاتووەتە لای من یا کۆمەڵە گرفتی دەرونی هەبووە، من دانیشتبم بە دانیشتنێک یا دوو دانیشتن چارەسەرم کردبێ، ئەگەر بە ڕێگایشی تەڵکاری بێ لەوە چێ من 5-6 مانگ ئەبێ دانیشم ئیشکەم لەگەڵەوە نەفەرا چاکیکەم، چونکە بۆ ئەگەڕێنەوە بۆ ناخیشتەکە. من شی تەڵکاری دەرونیم وەکو چارەسەر بۆ نەخۆشی نەفسی لاپەسەند نییە، ئەو مۆزوعێکی کێیە، بەڵام شی تەڵکاری دەرونیم بۆ خۆناسی لاپەسەندە. واتە زۆر گرنگە تۆ بێی خۆت شی تەڵ بکەی و لەو ڕێەوە هەوڵ بەی خۆت بناسیت، بیر لەو خەوەکانت بکەرەوە، لە خەوەکان تا تۆ چۆنی، چی ئەکەی، چی ئەگوزەرێ. خەوەکانمان تەنانەت پێمان ئەڵێن نەخۆشیمان هەیە، نیمانە، باری دەرونیمان باشە خراپە، ئەو ژنگەی تایە خەوتوی گەرمە، ساردە، ناخۆشە، بە دڵێکی تەنگەوە خەوتوی، بە دڵێکی خۆشە. خەونەکان زۆر شت پێڵێن، تۆ وەرە بزانە تۆ ئەو شتانی کە لائیراتیەکی هیوا هەیە. جوڵەکانی ڕوخساری تۆ حەتۆزت گوێی لێ بگرە ئەزانی ئەمە ئینسانێکی متەکەبیرە و فشەکەرە و خۆی بەشتەزانێ، کەواتە ئەم نەفەرە نەهاتوە بیر لەوە بکاتەوە جوڵەکانی ڕوخساری چین. جوڵەکانی ڕوخسارت، جوڵەکانی دەستت، کاردانەوەی تۆ بۆ شتەکان ئەبێ بیتەوە بیری لێکەیتەوە. ئەمانە زانیاری گرنگ تێنێت. جا پێویست ناکات تۆ مشەوەش بی، پێویست ناکات تۆ بێتاقەت بی، تۆ وا بزانە هاتووی لە گەشتەکەتا تەماشای شتەکانەکەی، جلێکی جوانیان بۆ دووری ئێمە تەماشایکە. ئێمە هیچ پێویست ناکە خۆ تووشی سەغڵەتی و ناڕەحەتی و باری دەرونی خراپ بکەیت، بەڵکو ئەبێت چێژ وەرگریت. ئەچی بۆ وڵاتێک کللتوریان جیاوازە، یەکێک ئەڵێ پێت خۆش ئەم جۆرە جلانی ئێمە لە بەرکەی، ئەبێ بڵێ وەڵا پێنەوابی کە من بەرم زانم چۆنە، ڕسمێکیشی پێوە ئەگریت. ئەمە شتێکی باشت کردووە، ئەمە نیشانەی تۆ تەبیعەتی خۆشە، ئەمە نیشانەیە تۆ حەزەکەی ئەوەی حساسە بکەی بزانی ئەگەر وەکو ئەوان بیرکەیتەوە، وەکو ئەوان لە بەرکەی چۆنە. کەواتە لە ژیانی شتا وا بکە، پێویست ناکە زۆری حراج ببی و زۆر ناڕەحەت ببی و زۆر بێتاقەت ببیت. جا گەشتەکەمان دەستی پێ کردووە، گەشتێکە بەرەو بەختەوەری، لێرەوە دەست پێکەین. کەم ویستمان دنیا بناسین، با دەست پێ بکەین خۆمان بناسین و چێژ وەرگرین لە کەشفکردنی ئەو شتانە. بەڕاستی چێژی تایە کاتێک ئەزانی لە تایملاین، بۆ نمونەیەکێ لەو شتانی کە خۆتی پێشی تەڵکاریەکەی شتێکە پەیوەندی بە تایملاینەوە هەیە، واتە هێڵی کات. خۆشە من ئێستام قسەکەم تۆ بیری لێکەرەوە. هەنێک کەسمان هەیە بەردەوام لە ڕابردووە، هەنێک کەسمان هەیە بەردەوام لە ئایندا، هەنێک کەسیشمان هەیە لە ئێستا ئاژی. بیرکەرەوە بزانە زۆربەی کاتەکان تۆ لەکوێی کاتەکەی.
ئەگەر تۆزە بیر لە خۆت بکەیتەوە ئەبێت دڵی خۆش بە کە ئەمە بۆ کەشفە بێت تۆ پێویست ناکە ڕەشبینانە بڵێ وەڵام من دایمە لە ڕابردووان بۆیە دایمە خەفەتە خۆمی کێشەی نەفسیمێ نا ئەوانشی لە ڕابردوواشن کۆمەڵشتی ئیجابی هەیە بێت تۆ بیدۆزیتەوە پێچی یارمەتیت با لە ئێستا